هاوشێوەی ساڵانی دیکە و لە درێژەی کار و چالاکیەکانی دەستگای بەخشینی خێرخوازی لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا و با مەبەستی هاوکاریکردنی زیاتری خێزانە هەژار و کەم دەرامەتەکان و منداڵانی بێباوکی سنوورەکە دەستگاکە هەستا بە دابەشکردنی هاوکاری لە جۆری سەبەتەی خۆراک بەسەر 150 خانەوادەی کەم دەرامەتی سنووری قەزایی چەمچەماڵدا. لای خۆیانەوە هاوڵاتیان وێڕای دەستخۆشی و نزای خێران بۆ خێرخوازان و دەستگای بەخشین هاوکار دابەشکردنی ئەم جۆرە هاوکاریانە لەم مانگەدا بە گرنگ دەزانن. خوا بۆ خاتی گەورە و عەزەمەتی خۆت بۆ خاتی ناوە جوانەکان بۆ خاتی پەتە بەرزەکانت هەر کەسێ بەم کارە هەڵەستاوە خوا گشتیان بە پردەوسی ئادا شاد بکەن ئینشاڵڵا بۆ زای پاداشی ئەم مامۆستایانەش بێتەوە کە بەم کارە هەڵەستاون و هەر کەسێ بەم کارە هەڵەستاوە خوا گشتیان بە پردەوسی ئادا شاد بکەن ئینشاڵڵا لە دنیا و قیامەت خوایە سەرکەوتویان کەی تەبعاً پێویستە شتێکی کەسێکە نەیبێ و نەدار بێ و کە مندام بێ و نابی نابێ ئەمە زۆر پێویستە خوا زای پاداشی گشتیان باتەوە ئینشاءڵڵا. خوای گەورە مای ڕەمەزانە خوا خێرتان بنووسێ و خوا یارمەتی مامۆستاکان بدا و بەرنامەی ئەم بەخشینە و خاتری ڕەحمی خۆی یارمەتێکشتی بدا یارمەتی فەقیر و فقرادن لە خاتی ناو جوانەکەی خۆی و ڕەحمی خۆی خۆ چییە بۆ جەژن خۆتان نەزانن لە هەموو شتێ پێویستە بۆ جەژن بۆ ماڵ و منە و خاتی ڕەحمی خۆی یارمەتیتان بدا بە ڕەحمی خۆی گەورە ئەم بەرە جەژنانە. خوای گەورە پاداشتان داتۆ لە دنیا و لە قیامەت دەستخۆشی لە کەناڵەکەتانەکەم ئینشەڵڵا. خوای گەورە بگاورزا قیامەتان هەتا ئەو ڕۆژەی وەکو کاندامێکی نابینا دەستخۆشی لە هەموو ئەو کەسانەکەم کە خێرخوازن چا لە فەقیر و هەژارە بەڕاستی گرنگە چەندهای کەسێ داما و فەقیر و دەستنەڕۆیە خوای گەورە پاداشتان داتۆ لە دنیا و لە قیامەت. دیارە ئێمە لە چوارچێوەی جێبەجێکردنی پرۆژەکانی مانگی ڕەمەزانی سەرپەرشتیاری دەستگای بەخشینیش ئاماژەی بۆ ئەوە کرد لە مانگی ڕەمەزاندا دەستگای بەخشین بە هاوکاری خێرخوازان و سەرمایەداران هەشت پرۆژەی گەورەی ڕاگەیاندووە کە یەکێک لەو پرۆژانە دابەشکردنی سەبەتی خۆراکە لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان کە زیاتر لە 6,000 خێزانی هەژار و کەم دەرامەت لەو پرۆژەیە سوودمەند دەبن. دیارە ئێمە لە چوارچێوەی جێبەجێکردنی پرۆژەکانی مانگی ڕەمەزانی پیرۆز بۆ ئەم ساڵ لە شار و شارۆچەکان زۆرتر سەرلەی خۆراکیمان بۆ کە تەوزیعمان کردووە و دابەشمان کردووە. ئەمڕۆژ بە خۆشحاڵیەوە لە شارۆچکەی چەمچەماڵ توانیمان 150 خانەوادە بەسەر بکەینەوە لەوانەیە کە کەم ئەندامن ئەوانەیە کە خاوەن پێداویستی تایبەتن و منداڵی بەباویکیانەیە و هەژارن و ئاوارن. ئێمە هەمیشە ئەوەمان دووبارە کردوێتەوە داوا لە خێرخوازانەکەین داوا لە خێرۆمەندانی وڵاتەکەمانەکەین ئەوانەی ناو دەرەوەی هەرێمیش کە دەستباری ئەم پرۆژانە بن چونکە هەتا ئەوان زیاتر و زۆرتر بەخشن دیارە ئێمە ژمارەکە زیاتر ئەەکەین. ساڵانە و لەگەڵ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزاندا دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خێرخوازان و سەرمایەدارانی هەرێمی کوردستان چەندین پرۆژەی خێرخوازی ڕادەگەێنێت. بۆ ئەم ساڵیش بەخشین ژمارەیەک پرۆژەی گەورەی ڕاگەیاندووە کە بەشێکیان بریتین لە دابەشکردنی سەبەتەی خۆراک و هاوکاریکردنی کەمەندامان و دروستکردنی ژمارەیەک خان و بۆ ژمارەیەک خانەوادەی هەژار و کەم دەرامەت و هاوکاریکردنی منداڵانی بێباوک و نەخۆشانی درێژخایەن لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستاندا. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.